یەکێکی تر لە خاڵە گرنگەکان کە پێویستە حاجە بەڕێزەکان ڕەچاوی بکەن بریتیە لە چاودێری قاچیان پێیەکانیان. ئێمە زۆر جار نەخۆشمان بۆیەتەوە دوای حەج پێی تووشی برین بووە، تووشی ئاوسان بووە، تووشی ناڕەحەتی و ئازار بووە. بۆ ئەوەی دووربین لەمانە پێویست دەکات پێشوەختە دوو لە ڕووتان ئەو پێڵاوەی کە ئەیبەن پێڵاوێکی نەرم بێت و حەجمەکەشی نەتەسک بێت نە زۆریش گەورە بێ قاچتیایە بخزێت و پێویستەکە گۆرەوی کەتان لە پێکەن هەموو ڕۆژێک گۆرەویەک لە پێی ئەەکەیت ئێوارە ئەی شۆی وشکی یەکەیتەوە بۆ ڕۆژی دوای گۆرەوەیەکی تر لە پێیەکەیت. هەموو جارەکاتی دەستنوێژەکە چاودێری قاچتان بکەن سەیری بکەن نەوەک برینێک سووربوونەوەیەک هەر کێشێکی تری هەبوو بۆ ئەوەی لەوێ تیمێک هەیە ڕاستەخۆ پەیوەندیان پێوەکەن ئەتوانن یارمەتیتان بن. هەروەها پێویست دەکات ئەم حاجە بەڕێزانە دوای گەڕانەوەیان بۆ وڵاتی خۆمان ئینشەڵا بە ساخی و سەلامەتی ئەگەر زانیان تەندروستیان ناجێگیرە تووشی پەتا بوون یان قاچیان ناوساوە یان برینی پێیان هەیە یان شەکرەکەیان زۆر بەرزی و نزمەکە بە هۆکارێ لە هۆکارەکان پێویست دەکات سەردانی پزیشکەکەیان بکەنەوە. بە درێژایی ئەم کاتێک کە بەڕێستان لە حەجن بۆ ئەوانەی شەکریان هەیە و بۆ ئەوانەشی کە ساخن پێویست دەکات لە کاتی قەرەباڵغیە ماسک ببەستن دەستیان بشۆن و هەروەها هەنێ جێڵ هەیە کە بۆ دەستاقیمکردن بەکارێ پێویستەکە بەکاری بێنن چونکە خۆتان ئەزان لە قەرەباڵغیە پەتاکان زۆرن ئەم کەسانەش مەناعیان وەک مەناعی کەسی تر نییە بۆیە ئەگەری توشبوونیان بە پەتاکان زیاترە بۆ ئەوەی دووربن لە پەتای وەرزی و ئەو پەتایانەی کە لە مەوسمی حەجە بەربڵاو. سمارت وەرچەرخانە